وردەکاری کوژرانی کچەکەی شەوی ڕابردووی سلێمانی لەلایەن خۆشەویستەکەیەوە چییە؟ بکوژەکە بە تەلەفۆن کچەکەی هێنایە بەر دەرگا و تەقەی لێکرد. ئەوەش زانراوە کە بکوژەکە کارمەندی هێزە ئەمنیەکانە. شەوی ڕابردوو لە گەڕەکیەکانی کوردەی شاری سلێمانی کچێکی گەنج کوژرا. بەپێی زانیاریەکان کچەکە تەمەنی 29 ساڵە و ناوی هێڤینە. کچە گەنجەکە ماوەی کەمتر لە هەفتەیەک بوو هاوسەرگیری کردبوو لە قۆناغی دەستگیرانداریدا بوو. شەوی ڕابردوو بکوژەکە کە بەپێی زانیاریەکانی تیوار پێشتر خۆشەویستی کچەکە بووە دەچێتە بەر دەرگای ماڵەکەیان لە نزیک مزگەوتی ڕەحمانی شاری سلێمانی و تەقەی لێ دەکات. سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیان بکوژەکە بە ئۆتۆمبیلی تاکسی چۆتە بەردەرگای ماڵەکە و لەگەڵ هاتنە دەرەوەی کچەکە تەقەی لێکردو و بە 4 گولە کوشتوویەتی. دواتر تەرمی کچەکە گوازرایەوە بۆ پزیشکی دادوەری و کەسوکاری دەڵێن کێشەی کۆمەڵایەتیان لەگەڵ کەس نەبووە. دوای ڕووداوەکەش نیوەڕۆی ئەمڕۆ پۆلیسی سلێمانی ڕایگەیاند کە بکوژەکە خۆی ڕادەستی پۆلیس کردووە. بکوژەکە تەمەنی 41 ساڵە. بەپێی زانیاریەکان بکوژەکە کارمەندی هێزە ئەمنیەکانە و لە دەستگایەکی ئەمنی لە سلێمانی دەوام دەکات. بەمەش بکوژەکە نەیهێشت کچە گەنجەکە هەفتەیەک بەسەر هاوسەرگیریەکەیدا تێپەڕێت و خۆشی بۆ هەتایە لە کونجی زیندان بەند کرد.